زناكو بو آزاد آزاداريك لزناكو بو آزاد 1014 برادران آزادار بكروا حوتي من زماوات بكر ومش أدينا لاتا لە بەشی یەکەمی ئەم بەرنامەیەدا باسی ئەوە کرا کە چۆن هێزی پێشمەرگە و ڕێخستنەکان لە دوای تاوانی ئەنفال لە ساڵی 1970 ڕێک خرانەوە. هەوێنی ئەو ڕێخستنەوە و ڕێگەگرتن لەوە زیاتر پەرتەوازبوونی هەردوو هێزەکە ڕەوان شادنە و شیروان مستەفا بوو. میوانانی بەرنامەکەش کە خۆیان کارەکتەری سەرەکی نێو ڕووداوەکان بوون بەوردی باسی ئەو پێشات و دۆخە نەخوازراوانیان کرد و باسی پلان و بەرنامەکانی ڕەوانشاد نەو شیروان مستەفایان کرد کە دایناوە چی بۆ هێزی پێشمەرگە و ڕێخستنەکانی ناوشاریش و دووربینی ئەو سەرکردەیە بۆ ڕووداوەکانی ناوچەکە و کوردستانیش باسی لێوەکرا. لەم بەشەدا کە بەشی دووەم و کۆتایی بەرنمەکەیە میوانانی بەرنمەکە پیاوانی نێو ڕووداوەکانی ئەو زەمانن زیاتر قسە دەکەن لەسەر چۆنەتی ڕاپەڕین و بۆ لە حوتی سێوە پلانی ڕاپەڕین خراە پێنجی سێ و چێ ئەو بڕیارەی دابوو. منیش لە ڕانێ بیست بووم کە کاگمسفای سێقادر حکم دراوەم زانی بۆ ئەوە کۆبنەوتمە و خەبەرم بیستوە کاگمسفا حکم دراوەم زانی بە وتیان نەبا بە شەهید هەیە بریندار هەیە چاوەڕوانی تۆین ئەوە بوو کۆبنەوەیکی فەوریمان کرد ئیشەکانمان لە بینی خۆماندا دابش کرد. کاک مەلا قادر لەگەڵ خێزانەکەی ڕاست پێدرا سەرێکی خەباتدا هەر چۆنێ بە هەر نەوعێک بێت خۆی بگەینەتە ناو خەبات بۆی معلومات کۆکاتەوە بۆ منی بێنەوە من کە گەڕامەوە سنووری ڕانیە بیهێنم. ئەوە بوو ئەو نەیتوانێت دوایی هەر لەگەڵ ئەو کاگاسۆی فەقیرە سوش بەجلی سەربازیەوە کاتە سەرباز بوو لەوێ نێدرا ئەویش نەیتوانێت. دوا بڕیار وا پێکاتین من بگەڕێمەوە سنووری بیتوێن بە هەر نرخێک بێ 5 مانگ دەبێ هەرچی بۆمان بکرێ بیکەین ئەگەر نەیکەین دڵنیا بە خەبات ئەنفال دەکرێت و چاوتەسێنی خەڵک دەکرێت ناتوانین لە حوتی مانگ بەرنامەکە جێبەجێ بکەین. ئێمە هەرەو کاتە و قەرارەماندا لەسەر مەسئولەتی خۆمان لەسەر مەسئولەتی ئەو چەند برادرە ئەو بڕیارەماندا کاگەیوب دیاری کرا بگەڕێتەوە سنووری بازیان لە بازیان هەر چۆنێ بێت بۆ 5 مانگ دەست پێ بکرێت. کاک مەلا قادر و شەهید خولا بۆ ئەو برادرانەی کەرکووک و هەولێر لەکە لە بنسڵاوە و شوێنەکانی تر بوون برادرانی دیکەش بۆ ئۆردوگاکانی خەبات و کۆرگۆسک و جدیدە و ئەوانە تەوزیع کراین. ئەوە بوو من ئەو کاتە خوێنکاری زانکۆم بەجێهێش بوو هەوێی زانکۆم هەبوو. برادران گوتیان ئێمە ئوستازێکی زانکۆمان هەیە خەڵکی پشدەرە مامۆستا حەمە خەلیل عەفو مامۆستا حەمە ساڵح برای کە حەمە خەلیل تەکلیفی دەکەین ئەتۆ تەلەبەی زانکۆ ئەو ئوستازی زانکۆ لە سەعات حەوت و ئەوانە سەیتەرەکاندا دەخرێن ئەگەر داشخرا فریان نەکەوتن بۆ ئەوەی هەردووکتان هەویەکانتان هەوێکی ئەوەیە ڕێگاتان پێ بدەن. ئەوە بوو لەگەڵ ئەو هاتم
هاتینەوە ماڵی عەلی خەیات کە گەیشتمە ماڵی عەلی خەیات دنیا تاریک ببوو. عەلی پێی سیر بوو، من بەیانەکەی لە لای بووم ئێستا هاتوومەتەوە، وتم مەوزوعێکی ئاوایە دەبێت بەیانی زوو بڕۆیتەوە بۆ سەرکردایەتی و هەواڵی ئەوەی خەباتی پێ بە سەرکردایەتی بگەێنی و جگە لەوە لە ڕێگای خۆت چکە پێشتر عەلی خەیات پەیوەندی بە شەید عەلی نەبی و حەمەی کاکەمزە و ئەرسەلانی برایەوە هەبوو دەیناسین. دم بەیانەکەی پێش ئەوەی دەرچی ئاگاداری ئەوانش بکەوە دەبێت بە هەر نرخێک بێ لەسەر بڕیاری کاک نەوشیروان دەبێت ڕاپەڕین دەست پێ بکە بۆ پاڵپشتی خەڵکی خەبات. ئەوە بۆ عەلی لە ڕێگای خۆی ئەوەی کردبوو. منیش بەیانەکەی زوو لە ماڵی کاگا سەعدی ڕەحمەتی لەگەڵ مامۆستا مەحەممەد سەرکەوکانی کۆبووینەوە وامان دیاری کرد مامۆستا کاگ ئەسعەد هەر کە یەکەمین تەقە بوو ڕاکە بۆ بڵینگۆی مزگەوتی گەورە لەوێوە تەوجیهات بدا بە شانە چەکدارەکان و ژمارەی شانە چەکدارەکان بڵاو کاتەوە بۆ ئەوی هانیاندا بێنە سەر جادە و بەرەو مزگەوت بێن. و عەلیش پێشتر ئەو برادەرانەی کە بیشارەم پێدا ئاگاداری کردبوون من و مامۆستا مەحەممەدیش بچین بۆ لای جیهازەکەی عەزیزبەگ لەوێەوە بروسکەیەک بدەینە کاک نەوشیروان کە ئێمە لەسەر حوتی مانگ ناوەستین بۆ پاڵپشتی خەبات و بۆ ئەوەی خەڵک چاوتەسێن نەبێ. ئێمە لە ئێستاوە ڕاپەڕین دەست پێ دەکەین بۆیە بە هەر نرخێک بێ بە زووترین کات هێزی پێشمەرگەمان فریا بخەن. بەیانەکەی کە عەلی خەیات ڕۆشت بوو کاتێک کە ئەو بروسکەیەی منیاندا بە بروسکەکەش بەو شێوە نووسی کەو کاتە من ناوم لە سەرکردایەتی مەحەممەد حەسەن بوو، لە مەحەممەد حەسەنەوە بۆ کاک فەتاح کە کاک فەتاح کاک نەوشیروان بوو. ئێمە ناتوانین چاوەڕوانی حوتی مام بکەین بۆ پاڵپشتی خەڵکی خەبات و چاونشکانی خەڵک. ئێمە ڕاپەڕین دەست پێ دەکەین هێزی پێشمەرگە تکایە بە زووی فریامان بخەن. بابم شەید عەلی نەبی پەیوەندی ڕاستەوخۆی بە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەبوو، دۆست و خۆشەویستی شەهید کاک نەوشیروان مستەفا بوو بەرەحمەت بێ. دیارە حکوومەتی عێراق کە پەلاماری کوێتیدا هەلێکی باش بۆ کورد ڕەخسا کە خۆی ئامادە بکا بۆ ڕاپەڕین و لە دەست ڕژێمی بەعەد خۆی نەجات بدا. دیارە ئەو کاتیش بەرەی کوردستانی دروست بوو، بەرنامەیەک داڕێژرا، بەرنامەیەکی بەرەی کوردستانی کە خۆ ئامادە بکەن بۆ ڕاپەڕینێکی سەرتانسەری. دیارە شەید عەلی نەبیش بابم کە پەیوەندی هەبووە نامەیەکی لای کاک نەوشیروان مستەفا بۆ هات کە ئەو معلوماتە کە ئەمریکا پەلاماری عێراقیدا ئەو معلوماتانەی ڕۆژانەی ئەوەی بۆی کۆ بکرێتەوە و بۆیان ڕەواونە بک بۆ سەرکردایەتی. دیارە ئەو کاتیش هاتچۆی هەبوو مەسەلەن بۆ شوێنێ و ئەوانە لە ڕێقاچاغ و ئەوانەوە ئەو بەرنامەوانەکانێک کە خۆیە کردەوە ڕۆژانە و معلوماتانە دەیناردەوە بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە وا بوو بەرنامە بۆ حوتی سێ ڕاپەڕین بکرێ ڕاپەڕینێکی سەرتانسەری خۆ ئامادە بکەن. دیارە بابیشم کە نامەیەکی بۆ هاتوو ئاگادار کرایەوە کە نزیک بۆ لە بەرنامەی ڕاپەرین. دیارە کاک حەزیزبەگ و کوردەی کوڕی و وەڵایی نازانم یەک کەشیان لەگەڵ بوو کێ بوو، هاتنە خوارەوە و جیازێکیان هێنا بۆ لای بابم و کاک محەممەدی کاکەمزەش ئەویش شایدی بۆ ئەویش دەدەم ئەوی ئاگاداری ئەو بەرنامەیە بوو. ئەوان هێنایانە ئێرە و بردیانە دۆڵی شاورێ و لەوێ حەشاریاندان و هەتا نزیک بووە لە بەرنامەی ڕاپەڕین. بەڵام حکوومەتی عێراق هەستی بەوە کردبوو کۆ بۆ حوتی سێ ڕاپەڕی نەکرێ. خۆی ئامادە باشیە کرد، خۆی ئامادە ئەکردەوە، بەڵام فشارێکی زۆری لەسەر بابم بوو. دەیانزانی لەو بەرنامەدایە فشارێکی زۆری لەسەر بوو. دیار بوو کە فشاری لەسەر بوو حکوومەتی عێراقیش کە ویستی خۆی ئامادە بکە و پێش بە ڕاپەڕین بگرێت. دیارە پێشیان خست بۆ 5 ویان پێ باش بخەنە 5 کە بابم ئەو خەڵکی نیوشار و ئەوانەی ئاگادار کردەوە گوتی بڕۆن بەیانی زوو بەرمیل و شت ڕێز بکەن لە نیو بازار. وەڵا هەندێک گەنجی خوێنگەرم و ئەوانەی هانیاندان و چێنی نو بازار هەندێک بەرمیلیان ڕێز کردن کە ڕێزیان کردن. دیارە
لە منەظەمە و ئیستخبارات و ئەوانە هەندێک خەڵکیان هات و ویستیان پێشویان پێ بگرن و بەرمی لوشتەکانیان فرەدان و فیشار لە خەڵک بکەن. وڵا دوو کەساتم بۆ لای بابم وتیان کا عەلی ئەوە خەریکە بەنیو بازار وەربوونەوە خەریکە بەرنامەکە تێک بدەن. بابیشم ئەو برادەرانەی کە لە کنی بوون دەوری 6 کەسێک بوون، من بووم و کا کوردە بوو ئەلیاسی برازای بوو تەقریبەن 6 کەسێک بوون، گوتی با بڕۆی. وەڵا ڕۆیشتین بۆ لای بازار بۆ لای مزگەوتی ناجێخانی کە گەیش پێشەوەی بگەینە مزگەوتی ناجێخانی بەبا میانگوت گوتیان کا عەلی ئەوە دێن بەروە ئێرە دێن 4-5 کەسن منەظەمە و ئیستخبارات وەوانە. وەڵامە پێش ئەوەی بگەینە مزگەوتەکەی ئەوانش دیارولەکە مزگەوتەکەی دەرکەوتن، دیار بکە چاویان بە بابم کەوت تیان کا عەلی ئەوە چە هەیە لە گۆڕێ کا عەلی بابیشم پێی گوتن گوتی بڕۆنەوە ماڵی خۆتان گۆی لاقی خەڵکتان نەبێت. بازارین گۆتاو بوو. ئێمە لایەکی پلانەکەمان جێبەجێ دەکرد کە پارتیزانەکان و ئەو نۆ بەتالیۆنە بوو کە هەمان بوو لە هێزی پێشمەرگە حازرمان کرد بوو لە بۆ مێحوەرەکان. کاک نەوشیروان خۆی خەریکی زۆر شتێتکە بوو، ینی ئەو فەرماندەی ئەوە ئیشەکەمان بوو، بەڵام ئەو لەلایەک خەریکی کۆبوونەوەکانی لەگەر بەرەی کوردستانی بوو، لەلایەک لە پەیوەندیدا بوو لەگەر معارەزەی عێراقی عەرەبی و شیعە و ئەوانە لەلایەشکە لەگەر ئێران و ئەوانەی معارەزە چونکە زۆرتر لە ئێران بوون و خەریکی پەیوەندیکردن بوو بە سەگدارەکانی خۆمان، ئەوەی کە پێمان دەگوت فەوزەکانی خەفیفە و جاشەکان و مەفرەزە خاسەکان ئەوانە پەیوەندی بە هەموو لایەکەوە کرد کە بەشدار بن و یان بەلای کەمی بێلایەن بن یان بەشدار بن لەو ڕاپەڕینەی کە ڕووددا. کاتە هەموو خەمەکەمان ئەوە بوو بە شێوەیە کوردستانی ئازاد دەکەین و ئومێدیشمان هەبوو زۆر کە پلانەکەی کاک نەوشیروان سەردەگرێ و پێمان وابوو جەوەکە یان بابرین ئانوساتەکە ئەوەیە کە فعلەن خەڵکی کوردستان زۆر بێزار بووە و دەترسێ لە مستەقبەل چی بکە و چی نەکا و ئەو شتانە بەڵێ ئومێدمان زۆر بوو. بێگومان ناکرێ بە چاوی ئێستا تەمەشای ئەو کاتە بکەین چونکە ئەو کاتە ینی پاش ئەنفالەکان بوو ڕەشبینیی تەواو بەسەر کوردستان داهات بوو و کەس ئومێدی نەبوو هەتا ینی ڕژێمی عێراق ئەو غەڵەتەی کرد و چووکوێتی گرت و ئاسۆیەشی گەشت بووەوە. وڵای ئێمە بەپێی تەجروبە و ناسینی پێشترەی کاک نەوشیروان زۆر متمانەمان بەوە بوو کە ینی پلانەکانی و بیری لە هەموو لایەک کردەوە و لە هەموو شتێکی سەرکەوتوو بوو هەتا ئەو کاتە. بۆیە پێمان وا بوو بەڵێ هەمومان دڵمان بە کاک نەوشیروان خۆش بوو و پێمان وا بوو پلان و شتەکانی سەردەگرێ و بۆیە بە هەمومان بە دڵ و گیان ئیشمان دەکرد بۆ ئەو نەخشە و پلانەی کە هەبوو و هەمووشمان ئەو کاتە پێشمەرگە بووین و ئامادە بووین جانی خۆمان بەختکەین و فعلەن لە ڕاپەڕینیش لە پێشەوەی هەموو مێحوەرەکان بووین و لە پێشەوەی هەموو هێزەکان بووین هەروەکو دەریش کەوت لە کوردستان کە ڕاپەڕین چەند سەرکەوتوو. ئەم شەڕی کوێت حکومەتی عێراق و لێدانی ئەمریکا بۆ ئەوە پێینی کرد ئێمە دایمە تاوەعامانەکە لە ئێرانە چی بەڵام خۆمانمە ئامادە کرد لەگەڵەوە مەشقمانکەوە نەبێ پشمان کە بێت وازمانە نابێ مەسەلە دەزی ئێمە ئەو هێزانەی شارە زۆر و گەرمە نەکراوە دوو بەشەوە بەشێکیان ئاملیوە من دانرام بە ئاملیوە بەشێکیان کاکجەملەورانی بوو مەسئولی بەشێکیان بە ناوی ئاملی وایەوە. ئێتر لەوێ هێنمان کردە ئەو کاتەی چیمان کردە ئەو کاتەی کە عێراق ئەو وەزعە تووشە وەزعە بوو لێدانی ئەمریکا ئەو جۆرەشتانە ئێمە دو ئەوساکە وتیان ئیتر کاتی ئەوەیە بڕۆینەوە بۆ کوردستان.
ئێمە چومانە پاوە ڕۆیشتە پاوە کاکفەرین عەبدولقاهر ئەندامێکی مەکتەبی سیاسی مەسئولی مەحوەرێک بوو کاکفەرین عەبدولقادر دانرابوو بۆ گەرمیان لە باونورە لە دەربەنی خانەوە بۆ گەرمیان ئێمە لەوێ 6 مەحوەر بوو هەر مەحوەرێکیان ناوێنە کراوە هینە کراوە پیانەوەی وحدە مەحوەرەکانێکی یەکی دەربەنی خان بوو یەکێکی باونور بوو یەکێکی کەلار بوو یەکێکی کۆجۆ بوو یەکێکی هین بوو کەفری بوو یەکێکیان سموت و ڕزگاری ئەم 6 مەحوەرەمانە هەبوو لەوێ تەشکیلدا کرا لە پاوە لەوێ ئامادە ماوەی زۆر ماین و خۆمانمە بۆ ئامادە کرد دو ئەوساکە ئیتر کەوتی نەڕێ لەگە کاکفەریدونا کە بێن و بۆ ئەمێ ئەو کاتە حکومەتژە حاڵەتی ڕۆخان و ڕاکردنشتی وایە ئینهیاری کردو جێشی عێراقی دو کە لێدا بۆ ئەمریکا شووەتر ئێمە هاتن لە ئێرانەوە هاتین بۆ دیاتەکانی ئەو بەر لەوێ کۆمەڵی برادر هەندێ بە لە موکەڵک ئاوژ کەڵە کوشتیوانە حاضر کرد و پەڕێنەوە ئێمەش تەقریبەن زۆر بنترە چمان لەوری 60 کەسێک 80 کەسێکە بووی هەر وحدەیەک ئەو پەریدە کەسمان دەکەن بوو لەوە بانای ئەو تەشکیلە بنێم کاک سەلامی فەخر عەزیز دانرابوو بۆ ناو دەربەنی خان مامۆستا عەلی عەبدوڵڵا دانرابوو بۆ باونور کاک کوردۆ دانرابوو بۆ کەلار کاک من دانرابووم بۆ کوڵەجۆ کاک عوسمانی حاجی مەحموود لەگە کاک حەمەڕەش پێشتر ئەوان لێ بوون لە کفری کاک نەوشیروان لەسەر ئەساسیەوەی کە لەشکری عێراقی تێک و پێشکێنرا بوو لە بەرەکانی جەنگی کوێتە و هەموو زۆربەی زۆری وحدەکانی عێراق شابوونەوانی لە کوردستانیان بەجێ هێشتەوەی هێزێکی زۆر کەم مابەوە لە کوردستانە زۆر هیوای بۆ کە سەرکەوتن بەدەست بێنێ و هەتا بۆ گرتنی کەرکووکیش خۆی سەرپەرشتی گرتنی کەرکووکی کرد ئێمە لە قەرانگیر بووین سەردانی کردین یەک دووش و پێش گرتنی کەرکووک و هێزەکانی ساز و ئامادە کرد بۆ گرتنی کەرکووک و ڕزگارکردنی شاری کەرکووک کاک نەوشیروان 5 مانگ کە ڕاپەڕین کرا لە 5 مانگ لەوێ جیازێکە بۆ ئاگاداری کردنەوە من ئەو ماوەیە یارمەتی عەدەد جیازەکەمە چکە عەدەد جیازەکە بەتەنیامەوە من عەدەد جیاز نەبوو بەڵام یارمەتی عەدەد جیازەکەمە لە ئیش و کارەکانە و چونکە زۆر مەشغوڵ بوو ئیشی زۆر بوو عەدەد جیازە و چەند ڕۆژێکیش تەخیر بوون بڕیار بوو 5 مانگ کاک نەوشیروان ئیزاعەت 40 مەترەکە بێنێت و بینە خوارەوەنە بۆ ڕانیە بەڵام بۆ هی دواکەوتنی هەندێک کەسەوانێ تەخیری کرد بۆ چەند ڕۆژی دوای ئەوە هاتینە خوارەوە هاتینە قەڵاتجێەوە کە تەخت بوو چوینە ڕانیە لە ڕانیە ترێمە جیابووینەوە هاتینەوە بەرەو سلەیمانی هێتی کاک نەوشیروان لە ڕانیە مایەوانێ هەتاکو کاک نەوشیروانم نەبینیەوە هەتاکو چەند ڕۆژێک پێشگرتنی کەرکووک کە سەردانی کردین لە قەرەهەنجیر کاک نەوشیروان لەو وەختەوە کە لە عێراقیدا هەموو هێزەکانیان ناردە محورەکان لە بلەکێ و لە قاسمەڕەش و لە دزڵی ئەوانە هێزەکانیان کۆ کردەوە حازریان کردن چەک و تەقەمەنی پێویستیان بۆ تەرتیب کردن و جل و پێڵا و کۆڵە پشتوانیان هەموو بۆ تەمین کردن بۆ بەشدارکردن لە ڕاپەڕینە کاک نەوشیروان زۆر ئەمەلی بەوە هەبوو کە ڕاپەڕین ئەکرێت و سەرکەوتنیش بەدەستێنێت و ئەو ماوەیەش کە لەوێ بۆ بە بەردەوامی ئەوەی من ئاگام لێ بوو بێ دائیمەن سەردانی ژووری جیازیە کرد دەفتەری بروسکەکانی وەرەگرت هەرچی بروسکێکی پەلە هەبووە بە پەلە بۆمانە برد بە پەلە جوابەکانی ئەناردەوانێ و زۆر سەرقاڵ و زۆری شیلاک بۆ ئومودێ کاک نەوشیروان ئەو پیاوە بۆ کە ساڵی 77 ئەوروپای بەجێ هێشتووە کوردستان و بەردەوامیش لە کوردستان بووە ڕۆژێکیشدا نەبڕاوە لە شۆڕش پیاوێکیش بووە دایمەن پیاوێکی بەورە بووە دایمەن قەناعەتی بەوە بۆ شۆڕش سەرکەوتن بەدەست بێنێت ینی قەت من ئەوەم نەبیستوە ئەمە یەکەم جارە ئەو شتای بیستم کاک نەوشیروان بەیاننامەی دەرکرد بە بۆ ئاژ بەتاڵ و شتیوانە بووە دوورە لە ڕاستیەوە شێک لەو بروسکانەی کە من پێ دەڵم من خۆم لەگەڵ چەند پێشمەرجێک هاتمە ئەم دیوێ مەفرەتەکەم بەڵام چەند پێشمەرجی لە منتیقەی گەورە دێ و ئەوانە ماوە بیکەیسی و شتەکان لای ئەوان بوون بەڵام بروسکێکمان لەوە پێشدا نابوو مەسەلە ئاز و قەوشتمان ئێمە 100% خۆدامان نابوو کە سەرکەوتو بین خۆگەر سەرکەوتو نەبوونایمان بۆ هەر ئیدام بە ئیشەکەی خۆمان دێن کۆنەکەی خۆمان دێن لە شاخانە من بروسکێکماندا نابوو بۆ ئازوقە بروسکێکماندا نابوو بۆ بنکەکان بروسکێکماندا نابوو بڵێن بەڕقم جفرە بروسکێ دامان نابوو بۆ پێشمەرگەکان بیکەیسێکمان لابوو کە ئەو بیکەیسە زۆر پاسا پێویستمان بوو بەڵام خۆلاتە باش ڕاپەردنەکە چاک دەبێت ئەو بروسکەکە لە ڕادەی گەلی کوردستانەوە خوێنراوە هەتا ئەگەر لە حیزبی خەڵکە ماوە لە هەر شیفی ڕادەی گەلی کوردستانە ماوە ئەیگوو هەنارەکان پشاردنەوە بەڵاڵوکە گەورەکە لەگە خۆتان بێن مێشولەکانی بنکەی 5 هەڵفڕن بۆ بنکەی 1 ئەوە مەوەستی پێشمەرگەکان بوو لە بنکەی 5 بۆ بنکەی ئەم بروسکە
لەگەڵ حوتی سێە مەسەلە لەگەڵ زەماوەندا زۆر خوێنەوە گەلی کوردستان لەبەری بروسکێکی نامۆ بوو خەڵک نەیەزانین شتێکی سادە و وانێ بەڵام مەسەلە بۆ معنەوێت شتێکی گەورە بوو مەسەلەی بەڵاڵوکە گەورەکە و هەنارەکەم شادنەوە مەسەلە مێشولەکان هەڵفڕن لە پێنجەوە بۆ یەکوانە و ئەمە هین بوو بەلای خەڵکەوە لەنەوەی لە کاتی ڕاپەڕ ناشەکەوان نەجیەوە. کاک عەلی دەیگوت لای کاک نەوشیروان نامەکانی ئێوەی دەخوێندەوە کە بروسکەکەیاندایە یەکسەر بە عەلی گوت بۆ ڕاپەڕین دەست پێکرد ئەتۆ بگەڕێەوە پێویست ناکە جوابی برادەرام دەمەوە ئەوە ئێمە لە ئێستاوە هێز ئامادە دەکەین و بەڕێ دەکەوین. کاک عەلی وتی لەو کاتەدا کاک کۆسەت و برادەران زۆربەی سەرکردایەتی و هێز لەوێ بوو کە چاوەڕوانی ئەویان دەکرد بۆ حوتی مانگ وردەوردە دابەزن ئاگاداری کردنەوە و دەستیان کرد بە کۆبوونەوە عەلیش گەڕابەوە عەلی کاتێک کە هاتەوە دەربەند ئازاد نەکرابوو بەڵام ناوڕانیە هەمووی ئازاد کرابوو هاتە مزگەوت کوتی کاک نەوشیروان جوابی نامەکەی نەداوەتەوە توتی مادەم بۆ خۆت دەگەڕێەوە پێویست ناکات. ئەوە بوو لە ئێمە کە لەگەڵ مامۆستا محەممەد لای کاک عەزیز بە گەڕاینەوە گەیشتینە لە سەرکەبکان دەرچوین ئەو کاتە سەیتەرەیەکی لێبوو فەوجێکی لێبوو فەوجی مانگێشیان پێدەگوت ئەو فەرجە تەسلیم نەبوو بەڵام ئەو شانە چەکدارانەی مامۆستا محەممەد کە لە دۆڵی سەرکەبکان لە گەڕانەوەمان لەگەڵ خۆی هێنان و کۆمەڵی خەڵکیکە کە لێوێ بوو پەلاماری فەوجەکەیاندا و فەوجەکەیان توانی ڕزگارکەن. ئێمە هاتینەوە ناو شار کە هاتینەوە لە ناو شار تەقە دروست بوو شەهید هەبوو بەرەو مزگەوت چوین کاک ئەسعەد پەیامی دەدا لە بەشانە چەکدارەکان و بەرەو مزگەوت بێن ئەو کاتە ئێمە لێوە بین کە یەکەم شەهیدیان هێنا عەزەبسکۆل هەبوو خەڵکی ژاراوە بوو یەکەم شەهیدیان هێنا کە شەهید بوو لەوە ڕاپەڕین دەستی پێکرد بۆ دەوروبەری نزیک 11 بوو نەبوو کاک عەزیز بەگۆ کوردی کوڕی بە خۆیان و جیهازی ڕاکاڵ لەسەر سیارێکدایان ناو هاتنە بەردەمی مزگەوت. ئێمە ئەو کاتە ڕاستە و خۆ دەنجی خۆپێشاندەرانمان دەدا بە دەنجی گەلی کوردستان و بروسکە و پەیامەکانمان دەدا بە دەنجی گەلی کوردستان. شەهید عەلی نەبی دیارە پێشتر سەرکردایەتی پەیوەندی پێوە کرد بوو و ئەو بەیانیەش کە کاک عەلی خەیات چکە پێشترش عەلی خەیاتیان دەناسی پەیوەندیان هەبوو کاک عەلی خەیات پێی گوت بوو بڕیاری کاک نەوشیروانە ئەوان هاتبوونە ناو بازار بینی بوویان کۆمەڵێک پیاوانی ڕژێم بە چەک و ئەوانەوە هەستیان بە شتێک کرد بوو ئازاری خەڵک دەدەن لەوەوە دەستڕێژێکیان لە کۆمەڵێک لە پیاوانی ڕژێم کرد بوو وابزانام ئەو کاتە دوو کەسیان کوشت لەوەوە تەقە دروست بوو دەوری ئەساسی بەڕاستی ئەو هێزی کە لای کاک عەلی نەبی و ئەرسەلانی برای محەممەدی کاکەمزە ئەو دەوری ئەساسیان هەبوو لە 53دا خەڵک ئەو خەڵکانەی نیوشارەوەی کە ئاگادار کرابوونەوە هەم لە ڕێی بابم کە ئاگاداری کردبوونەوە و هەم لە ڕێی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانش پەیوەندیان هەبوو لەگەڵ بابم هاتوچۆیان هەبوو نامەگۆڕینەوە هاتوچۆ بۆ لاولادا ئەوە هەموو ئاگایان لێک بوو وەڵاکە لەوێ پەلاماری ئەوانە ماندا و گەڕاینەوە بۆ لای مزگەوتی خاڵە شێخ مستەفای لەوێ بابم گوتی بڕۆن لە مزگەوت هاوار لە گۆنگۆی مزگەوت هاوار بکەن و بڵێن خەڵک بابێ و حکومەت نەما و ڕاپەڕینە وەڵا لە گڵۆنگۆی مزگەوت هاواریان کرد و پیاوێکی لێ بۆ کاک حەمەی مەجیدتاواری ئەویشی گوتی بڕۆ بۆ قایم قامیەت و شورتە ئەوانە پێیان بڵێن بابۆی خۆیان تەسمیرکەن لەسەر دەستی بەرەی کوردستانی و ئەوە تەواو ئینتیفازەیە وەڵا کاکە حەمەش چوو کە هاتەوە وتی وەڵا کا عەلی هەر هەندێک شورتە و ئەوانەی لێ ماوە مۆزەف وشتیوە ئەوانەی دی هەموو چوونە بۆ فەرقەی لە فەرقەی کۆبوونەوەیان هەیە وەڵا بابیشم وتی با پەلاماریان دەین و پەلاماری درا و دیار بوو خەڵکی دریش هاتە مەیدان و کاک عەلی هەم بۆی کە پیاوێکی دیار بوو هەم لە وەختی خۆی لە دەرێ سەرتیب بوو پیاوێک کادیرێکی باش بوو هەم کە خەڵکی ئومێدێکی زۆری پێ بوو بە کاک عەلی کاک عەلی زۆر خۆشەویست بوو لای خەڵکی ڕانیە ئومێدێکی زۆریان لەسەر کاک عەلی بوو وەڵا جاری پەلاماری وێ دراوی دی وردە وردە فراوان بوو لە ڕاپەڕینە خەڵک هاتە دەرێ و هەتا استخبارات و ئەوانە گیرا و کۆنتترۆلی نیوشار کرا و تەواو کۆنتترۆل کرا و شەوێ ڕۆیشتین بەروە لای ئەو فەرقەی چوا قوڕنەی سێتەرەکەمان گرت و
ماینەوە تا بەیانیش ئەوە پەلاماری فڕقەی چاقوڕمەواندا و ئەوێش گیرا من لەوێ بریندار بووم تاوێ ئاگادارم و زۆر دڵخۆش بوو زۆر بە ڕاپەڕینە زۆر دڵخۆش بوو کە سەرکەوتنی بەدەستی هێنا ئەگەر نێنا بە لەوانەیە لەسەر بابم زۆر کەوت بە بەڵام لەخوا بە زیادبی بە هیمەتی بابم و ئەو خەڵکەی کە هاتە دەست ڕاپەڕینەکە سەری گرت هەتا کەرکووکیش ڕزگار کرا بەڵام بەداخەوە کەرکک ئێستا کەرکک خەریکە کەرکک لە دەست بدەنەوە لەبەر ئەو ململانە یەکێتی و پارتی خەریکە هەموو شتەکانمان لە دەست بڕاتەوە بۆیە لە کەناڵەکەی ئێوە داوا لە پارتی و یەکێتیەکەین کە بە خۆیان دابچنەوە واز لەو ململانە بێنن ئەو هەلە زێڕینەمان لە دەست نەدەن کە بابم و بە سەتانی وەک بابم بوونە قوربانی ئەو فیداکاریە ئەو سەرکەوتنەی کە ئێستا تێداین پێم وایە لە هەموو شۆڕشەکانی کووردا هەموو شۆڕشەکانی کورد ئەوە سەرخانە گەورەی بە خۆیەوە نەبینی بوو هیچ شۆڕشێکی کورد نەیتوانی مەسەلە محافەزەکانی خۆی بگەر کەرکووچمان ڕزگار کرد بەڵام ئەوە شتێکی ئیقلیمی بوو کەمە لە دەستماندا یعنی هیچ شۆڕشێک نەیتوانی هەموو محافەزەکانی کورد تقریبا زۆرترین سنووری دەسەڵاتی کوردستانی بخاتەوە ژێر دەستی خۆی ئەوە گەورەترین وەرچەرخانە کە ئێستا ئیدامە بەڵێ بە خراپی ئیدامی پێدرێ بەڵام ئازادین ڕزگارکراوەکان هەرماوە ئەم مێژوێشی پیرۆزە بەڵام بەڕێوەبردننی ئێستای سیستەمی حکومڕانی کوردستان وای لە خەڵک کردووە کە ئەم مێژووی لا ناشر و بگرە مع الأسف زۆر لەوە پێش پێمتن زۆر کەس خۆی لەو مێژووە بەشداری نیە ئەوێ ئەو مێژوە ناشرن کە من وە خۆم هەتا سەر ێسقان شانازی پێوەکەم و هیچیش لێ پەشیمان لەبەرەوەی هەموو میلەتێکە بێ خوێن بڕێژێ بۆ ڕزگارکردنی نیشتمانەکەی ئەبێ تەسەبدا بۆ نیشتمانەکەی خزمەتکردنی وڵاتیش بە هەموو کەسێ ناکرێت نازانم کاگرم شیروان خۆی ئێمە ئاگادار نەبووین عەزیز بەجی ڕەحمەتی ناردبووە ڕانیە وە جیهازشی لەلا بوو بە جیهاز پەیوەندی لەگەری هەبوو ئێمە ئاگاداری ئەو کەین و بەینوشتانە نەبووین لەگەر شەید عەلی نەبی ئایا بە شێوەک تەنسیقی کردووەوانە کاتێک ئێمە خەریکی ئەو پلان و خۆ ئامادەکاری و ئەو شتانە بووین کاتێک کە بیستمان ڕانیە ئازاد کراوە ڕۆژی 5 ڕانیە ئازاد کراوە و دوایە ڕۆژی 6 مانگ فرقەی 24یان گرت و حاجیاوایان ئازاد کرد و هەموو منتیقەی ڕانیان کۆنتترۆل کرد ئازاد کرد بێگومان ئەو کاتە ئێمە هەر لە زەڵێ بووین و هاتین ماسکەرەکەی سونێ یەکەم جار ویستمان بە پێیان بڕۆین هێزشی گەورە بووین ویستمان بڕۆین تۆ بارانیان کردین لەبەر قەلشێەوە بەڵام دوایە هاتینەوە هەندێکیان بە سەرکردایەتی کاک حەسەن کوێستانی بە ڕەحمەت بێ چوون بە پێیان بڕۆن بۆ بگەنە ڕانیە بەڵام ئێمە لەگەر شەید ڕێباز لەگە مامۆستەبە کرد و لەگە هێزەکەی کە لەگەرمان بوو هەوڵماندا شەو ئەو ماسکەرەی سونێ بگرین چونکە ئەوان لەسەر ڕێگا بوون ڕێگاکەیان گرت بوو و دەبووایە و شەو لە مفاوەزاتدا بووین هەتا سەعات 3 شەو هاتن تەسلیم بوون و ڕێگاکە کراوە ئێمە و یەکەم دەستەی پێشمەرگە ڕۆژی 8 مانگ گەیشتینە ڕانیە و کاگنەوشیرۆرمان ئاگادار کردووە کە ئێمە گەیشتینە ڕانیە و بێگومان کاگنەوشیرۆان زۆر بەپەلە بوو بۆ ئەوەی ئێمە بگەینە ڕانیە چونکە خەڵکەکە تقریبەن خەریک بووریان دەڕووخا لەسەرەوەی فرقەی 24 هجوومی کرد بۆ ڕێگە قاسماغی کۆی و ئەوانە هجوومیان کردبووە بۆ لای هیزۆپ و ئەوانە ویستوبیان بێن بەرەو ڕانیە ئێمە وەکو یەکەم دەستەی پێشمەرگە گەیشتینە ڕانیە ئەوە دەوری سەعات 10 بەیانی وشتیوە ڕۆژی 8 مانگ گەیشتینە وێندرێکە و بە دوای ئێمەشدا هێز و شتەکانی تر هەموو هاتن
و هەتا هەر ئەو ڕۆژەش بوو یان بۆ شەوەکەی بوو کاگنۆشیروانیش هات ئیتر ڕاپەڕین لەوێن دەرێکەوە دووبارە نەخشەی بۆ دانراوە بووە ڕەتلێک بەرە و کۆیە و ڕەتلێک بەرە و شەقلاوە و دوایە یەک بگرینەوە بۆ ئازادکردنی هەولێر و نەخشە و پلانەکە زێرە زێکرا. وڵای من هەر دەرێم لە یادی ڕاپەڕین کە گەورەترین سەرکەوتنی گەلی کورد بوو و بێگومان یەک ڕێزی کورد ئەو کاتە بووە هۆی سەرکەوتنی ڕاپەڕین و ئەمن پێم وایە ئێستاش هەر ڕاپەڕین بە گەورەترین سەرکەوتن دەزانم لە بۆ کوردستان. ڕاستە حکومی خۆماڵی وەکو پێویست نەبوو و خەڵکێک هەیە پەشیمانە، بەڵام پێم وایە کورد نابێ پەشیمان بێت چونکە قۆناغێک بوو دەبواە ئەو قۆناغە هەر تێپەڕێندرێ و کورد دەبێ فێر بێ خۆی حکومڕانی خۆی بکە. ئەو قسەی ئیسماعیل بێشکچی بقەت لەبیر ناچێ کە دەرێ خراپترین حکومڕانی کورد لە بۆ خۆی باشترە لە باشترین حکومڕانی بێگانە. ئەوە قسەشی ڕاستە و ئەو بەبیر خەڵک دێنمەوە کە ڕاپەڕین چۆن بە یەک دەستی هەموو حزبەکان لەبەرەی کوردستانی کۆکرا بوونەوە و هەموو کوبرا حتا بەزاشەکانی سەر بە ڕژێمی عێراق و چەکدارەکان کە ئەو کاتە ئەوانیش وەکو پێشمەرگە بەشدار بوون لە ئازادکردنی کوردستان و سەرخستنی پلانی ڕاپەڕین. ئێستاش پێویستە هەموو یەک بگرین و هەمومان فعلەن دەست لە ناو دەست و یەکگرتوچوو کاتا ئێستاژەوە مەترسیانەی کە لەسەر کورد بوون ماون و پێویستی یەک ڕێزیە بە تایبەتی حزبەکانی کوردستان و کە ئێستا لە مەیدانن پێم وایە بە سەرکەوتنی بۆ هەمومانە پێکەوە سەر دەکەوین و پێکەوەش لە ناو دەچین و مێژوش ڕحم بە کەس ناکە. ئەوەی لە ڕاپەڕین وانە و پەندە ئەوەیە بە تۆمارکردنی ڕاپەڕین بەرەی کوردستانی ئەو کات بیری براکانیان خستەوە کە دوژمنی ڕاستەقینە لە شوێنێکی دیە نەک لە نێو خۆمان، لە بری سڕینەوەی یەکتر، لە بری شکاندنەوەی پەنجەکان، لوولەی تفەنگەکان ئاراستەی ئامانجە ڕاستەقینەکە بکەن کە ڕژێمی بەعسە. لە هەمان کاتدا وانەی ئەوەشیان بە دوژمندا هەرچەندە ناکۆچی و ململانەی ناوخۆیی سەر قاڵمان بکە، بەڵام ئامانجە سەرێکەکە لە یاد ناکەین. بە ڕژێمی بەعسیانوت چەشنی هاوڕێتی و هاوسەنگەری ئەوان ڕۆژێک دادێ هێزە کوردەکان تەباو یەکگرت و ڕایان ماڵن. گەر قوڵ بڕوانین ڕاپەڕینی بەهاری ساڵی 1991 دروست پەیامەکەی ئەوە بوو. ناوم حەلیە حەلی نەبی، دانیشتووی ڕانیمە. لە کاتی ڕاپەڕینی ڕابردوو لە مەکتەبی سیاسیەوە کاگنۆشیروان نامەیەکی لە بۆ مەنووسی بوو لەگەڵ یەک جیهازی ڕاکاڵ لە بۆی نردبووین لە بۆ ناو شار. قرار بوو لە 7/3 ڕاپەڕینەکە سەر هەڵا و دەستی پێبرا، گوتی ئەنگۆ لەوێتانەوە خۆتان کۆ بکەنەوە و خەریکی تەنزیمات بن و ئەو چەکدارانەی کە بڕواتان پێ قسەیان لەگەڵا بکەن و خۆتان ئامادەکەن کە پێشمەرگە هاتن بۆ ناو شار پشتگیری هێزی پێشمەرگە بکەن و ئامادە بن بۆ لێدانی حکومەت. چونکە لە قرار بوو لە 7/3 لە سەرتاسەری کوردستان ڕاپەڕینەکە دەستی پێ بکە و لیان بدرێت لە مخابرات و ئەمن و ئیستیخبارات و ڕژێمی بەحەس. بەڵام ئەمە ئەلێرە کە دەست پێشکەریمان کرد قوڵەتێکی زۆر بەڕێوە بوو حکومەتی بەحەس هەستی بەوەی کرد بوو کە لە 7/3
ڕاپەڕینەکە دەستی پێیەکا بفکر بوو ئێرە بە نسبەتی ئەوەی سەرحەدود بوو بەفکر بوو ڕانیە بە قووەتێکی زۆر بەڕێکەوت بوو لە بێرە لێرە ژمارەی ئەمن دایارەی ئەمن بە قووەتیان کرد بوو مخابرات بە قووەتیان کرد بوو ئیستخبارات بە قووەتیان کرد بوو ژمارەیەکی زۆری لە بۆ هاتن ئەمە گوتمان لە حەفز ئەگە تاخیری کەین لەبەر ئەوەی حکومەت مسێتەرە بیتەوە دوایە بشی کەین تیرازەکە سەرکەوتوو نەبین ئەمە هانی جەماوەرندا و وەتن حەزەکەین کە دەست پێ بکەن بە ڕاپەڕین و پەلاماری حکومەت بدەین. Çiğ eyden da da vay kendi kipi çavsa